پێشتر هەندی ڕێنمایان بڵاو کردوانێ لە ڕێنمایەکە بەپی ئەو ڕێنمایانە بکرێتەوانێ ئەگەر وەزعەکە بەرەو باشتر بڕوانە بەس دیار بوو دوای ڕۆژێک ڕێنمایەکان وەستان ئایا چ خەلەلێکە بۆ چ شتێکە بۆ ترسێکە بۆ ناو شاری سلێمانی و دەوروبەریەوانە بەڵام ئێمەش لەسەر داوای ئەم ڕاهێنەران و ئەم خاوەن هۆڵانە لەبەرەوەی مەسروفێکی زۆریان کەوتۆتە سەر کاتەکەش زۆری خایەن و ئابێ بەرەو سێ مانگوانە داوامان کرد هەتا بتوانرێ بە چ ڕێکارێک بە چ ڕێنماییەکی تند چەند ڕێنمایەکان تند بن ئێمە کێشەمان نابێ بتوانرێ بەس بکرێتەوە بۆی عەلەقەل یعنی پارەی مانگانی هۆڵەکانیان دەربێنێت و ئێمەش وعدێکیان پیاویان بزانین چۆنە بێت چاوەڕێی تەندروستیەکەن چەند بزانین ڕێنمایەکانی تەندروستی چۆنە لەگەڵ ڕێنمایەکانی قایمقامەتە دوای ئاگادارمانەکەن و ئەگەر بکرێ ئەکرێتەوە ئێمە چاوەڕێی ڕێنمایەکاری